بامڕۆ باز لە جلی کوردیەکەین جلەکانی ژەبینین زۆر بەڕێز مامۆستا ڕزگار سەعید وەکو بەرگدرو لە لامان میوانە و کۆمەڵە جلی کوردیشی لەگەڵ خۆیان هێناوە کە هەر یەکە ناوێکی خۆی و تایبەتمەندی لە دوورینەکەیە هەیە. مامۆستا گیان بەخێر بێت. سپاس بۆ ئامادەبوون. زۆر زۆر بەخێر بێت. سەرچاوەکان. مامۆستا ئێستا خواستی ئەو لە ئاکرێ باسی کرد خاوڵاتیان چەند حەزیان بە جلی کوردی و بابەتانێ. لەلای خۆمان خواستی جلی کوردی چۆنە لەلایەن پیاوان و بە تایبەتی ئەمڕۆ کە خۆت بەرگدرویەکی پیاوان جلی پیاوانی خواستی جلی کوردی بەڕاستی و ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێش ئەڕوات بە تایبەتتر لە دوو کاتە زۆر خواستی لەسەر دروست بوو. یەکێکیانەوە بوو کاتێکە شەڕی نەگریس ڕووی تێکردین داعش پەلاماریدان ئێمەش بە ناسنامەی کوردی و پەلامارماندا ینی جوانترین شت بوو کە من خۆمەوەکو بەرەو دوورێک بینی بێتم نە پێڕە ناگەشتین فریابکۆتینایە بمانایە بە دۆستێکمان و چوایەتە بەری جەنگەوە و لە دەریشەوانێ لە بازار لە هەموو شێواتی و ئەستش ئەم موزوعە نەخوازراوە کە بەری کوردی دیسانەوە گرتوێتەوە دووبارە جلی کوردی بەڵێ بەرەو مۆسومەکەی خۆی ئەڕۆین بەڵام زیاد لە حەد الحەمدولیلا بە گەنج و لا و پیرەکانەوە ڕویان کردێتەوە جلی کوردی. ئەی لەخوا بەسیاجا وا هەیە بۆ نمونە دەستورێکی تایبەت لە ئائێستای زیاتر خواستی لەسەر بێ وانکو چۆخەیە مرادخانیەکانی زیاتر وەکو منطقەی سلێمانی مرادخانی جۆرێکە چیبارە هەمووی خو زیاتر ڕوەکاتە ئەوە بە گەنج و پیرەوانێ چکە وەکو لەقەب چۆغا ڕانک و چۆغا ناسنامەی سلێمانیە بەڵام مرادخانی بەهۆی شێخ مەحموودی نەمرەوانێ لە سلێمانیە دەنگیاوەتەوە لەمانە دیەتی لەم ئەو ڕەساسیەکە هەم ڕانک و چۆغەیە هەم مرادخانیە توانیم لێ سێ پارچەیە سێ پارچێ ئەوە چۆنەڵێ شتێکی زۆر تایبەت و خواستێکی زۆر جوانی ڕاستێ لەبەر زۆر ئەوەیە زۆر باش ئەمەی بەڵام بەری خۆت و ئەمەی بەری بووکەکە جیاوازە دوورینەکەی وایە ئەمەی ناوچەی بارزانە باسێکی ئەمەمان بکە ئەمە چییە جیاوازێکی ئەسڵ قۆبچەکانیشی هەر جیاواز جوانە لە کوردستانی خۆمانە جل و بەرگەکان بەپێی مەنتیقە گۆڕدراوە ئەمە ئێستا ترێندە ئەم مۆدێلە ترێندە هی ناوچەی بارزانە هی ناوچەی بارزانە و ئەسڵم هەر زۆرشم پێ خۆش بوو کە لە ئەم ڕۆیا بەشدارم بەهۆی ئەوەی کە لەم مۆدێلە دوورینەیە کە زێ بەکار هاتووە ئەم دەوران دەوری قۆپچەکە ئەمە کەزەیە ئەوەنرێتەوە لەسەر ڕەنگی قماشەکە لە بەکرەی قماشەکە پێی ئەدورێت هەمووی بەدەست ئەچندێتەوەوانێ وە قۆپچەکەیشی هەر بەدەستە وتیش شکری خوا چینیەکان لەیان نەبردن لی نازانن ئەلحەمدولیلا دوو شت تا ئێساتێ فێر نەبوون شاڵ کە نازانن چکار لە قەدیمە ستارخانیان نات دروستیان کردوانێ بەڵام سووتی جگەرە بوو نازام چی بوو کەوتو بووە سەر شەرواڵەکە یەک کونی پسکۆرەی تیا بوو و یانزانی نەخشەکەش ئەویان دروستیان کرد وکنیان لە شەواڵەکەدا نابووەوە کابرا بە پەلە جێڕایانە ینی تەقلیدەکان ناتوانن ئەوانەی کە هی ڕەسەنی کوردن بیکەن لەمانی تێک ناشرینی مامۆستا ئێستا بینی چەندین جۆری جیاوازی جلی کوردیمانەیە هەیە هەر وەکو کراسێک لە بەرەکرێ لەگەڵ شەڕواڵەکە ئەمانە زۆرتر ئەڵێن بۆ کار پیشە ڕۆژانە لەوانێت توازی ئاسانکاری بێ ئەمانە ئێوە تا چەند ئەیدورن و تا چەندیش پێمان بڵێ کا لەسەر قوماشی کوالێتیەکەن چکە ئێستاگە من بێم تۆ جلێکم بۆ بدووری ماوەی پێچی بەس پێم خۆشە نەکدا جارێک چەندین جار لە بەریکەم و تێکیش ناچێت زۆر پێ خۆش بۆ پرسیارەشی کە کرد لێرەوە سڵاو ڕێز تایبەتم هەیە بۆ قماشۆشەکان دڵگران نەبن چکە بەڕاستی کوالێتی قماش زۆر گرنگە ڕاستە چۆن ئەڵێن ئینسان بۆ ئیسراحەتی خۆی سەمەکەی زۆر گرنگە کە فول کوالێتی بێ کەش ژیانت ئیسراحەتت پێدا جلو بەرگەکەش لەگەڵ پێستەکە تا کۆنتاکتەکە باو بکەن زۆر جار قماشم بۆ دێت من نایدورم
ینی لێرە دووبارە داوای لێبردنە قماش فڕۆشەکانەکەم چکە ئەو قماشە هیچ کوالیتییان نییە کوالیتیتیانە نەرمولی قەچیە ئەگەر بگەڕێنەوە سەر ئەستی دروستکردنەکەی وەکوی کە باس کراوە لە فۆحوساتە لەو نوتەڕەشە دروست کراوە باشە ئەمە تۆ ئەمە ئەیکەیتە بەرت ئێمە بە چەند جۆرێک ڕۆژانە بەرکەوتەمان هەیە لەگەڵ نەخۆشی سەرەتانە یەشێک لەوانە و قماشەیە ئەگەمان لێ بازرگانێکی کۆنمان هەیە لە قەدیما پێمانەوتن بەزاز تقریبا 50 ساڵە لە بازاری زێوەرایە کاک حاجی نەزمەدین پیاوێکی قشتە و جوان ئەچیت یعنی ئەچیت بەخێرهاتنەکانی هەر قەدیمیە ئەچیتە ئەو دوکانە ئەنجازانی ئەمە ناسنامەی کۆنی سلێمانیە لە بەخێرهاتنا یەکێ لەو شتە جوانانەی کە زۆر لێم دیوە چەرخێکی بەدەسەوەیە ئەم چەرخە بۆچی بەکارێنێ کوالەتی ئەو قماشەت هەل یاخۆ ئەو جیازی پێ نییە ئەی بێچی بۆتە سەلمێنە کە ئەم قماشە لە خوری دروست کراوە خوری بێت چی لێ دێ بە چەرخ کە ئەی سووتێنی کاتێکە قماشێکی عادی ئەسووتێنی ئەلاگە چۆن ئاخۆیەتێتۆ ناوە شتێکی ناشین بەجێڵێت بۆنێکی نەخوازرا و لوتوتنەکە باشە بەڵام ئەی ئەسڵی بۆنێکی خوری چۆن ئەڵێ مەرەز ئەسووتێنی بۆ شەواز سووتانەکەی چۆنە هەر باش سووتێکی یەکسەر هیچ شینێکی نییە بە دوای خۆیان هیچ مزافات و هیچ پاشماوەیەکی نییە ئەوەی ئەسڵیە ئەی تۆ لە نەوتەڕەشە و لە لای لۆن کە شتێک بکەی پاشماوەکە فڕایە باشە مامۆستا زۆر جارەڵین بۆ جلی پیاوان من بینیمە لە بۆنەکانە ئەم جلەی کوردیە جوانە هەیە سادە و ساکار و ئەو نەخشە جوانەیە بەڵام هەندێکی کە کۆمەڵشتی بۆ زیاکە جوانە ئەم زیاکردە لە ڕەسەنایەتی لای نابات چۆن وتمان جلی خانمان ماوەیەک وای لێ هاتبوو لە ڕەسەنایەتی لاچوو بڕوا بکە بۆ مەگەر ئەو زیاکردنە بۆ پیاوانی شەکە ئێستاکرێ گیرفانەکانشتی لێ هەیەیان کۆمەڵەیە خەکەیشتی لێن مامۆستا لەوانێ باشتر بزانێت ژنان وای لێ هاتبوو هەر خانمان بەرەوتوەکان هەیان و هیچی وەکوش کۆن نەمەوە جلی کوردی خۆی و فشی جوانە ئەما دەستیان کردبەوە ژێرەکان خراپ کرد پیاوانیش بە هەماشی لەو بارەوە من کەمێک هەری دیزاینم کردایە سیرم کرد دیزاینی جلی کوردی تێگەدات ڕاستە حتا بۆ یادی سلێمانی 2007 لەم شاشە جوانی جەنابتانەوانێ لەسەرا بەرنامەیەکمان هەیە لەگەڵ چەند دیزاینەرێک یەکێ لەوانە هەوارخان هەچەند هەوارخان لێرە سڵاوم هەیە بۆی دیزاینی جلی کوردی ڕەسەنایەتی ئەکات تێکی نادات چکاوان هەر خۆشیان بەرەک دوور بوون هێنایەت بەڵام ئێمە لەگەڵ دیزاینەرێکی کە دەستکاریەکمان کرد دەستکاریەکەش لەسەر ئەوە نەبوو دیزاینی جلی کوردیەکە دێکە بین دەستکاریکردنەکە لەسەر کاری دوو کەس بووە واتە هاوسەرێک و خزانەکەی چۆن هاتبووین لە جلوبەرگی ئافرەتەکە کچەکە هاتبووین گیرفان و ملیوان و پشتێن و ئەم شتانەمان تیادا نەخشانرا بوو ئەمانە بەس بەڕاستی سەحبم کرد حەزم پێی نەکرد ئەو ڕەسانایەتی خۆی لە دەسەدات بە تایبەتی جلی کوردی پیاوان مەجالی تیان نیە تەدریزیەکەیان ئەوە نابێت ئەوەی کە بڵێ وەڵا ئەمە دیزاینم کردووە نا ئەو دەستورەی خۆی بە مراتخانیتەوانێ بە کراسیتەوە بە ڕانک و چۆغەتەوانێ هەر بەمە وەرە بەکرەکەی ئەگۆڕیت ڕەنگێکی زۆر نامە پیشانەدا من بۆ عەرەبەکانەمان کرد یان زۆر کەسە چێ شەڕواڵەکەی تەسکەکاتەوە خۆی جلی کوردی ئەو فراوان و ئەو پشتێنەی کە لە ڕابردووە بەستویانە بۆ ئەوەیە کە بتوانن باشتر هەڵسو کەوتکەن باشتر بتوان لەگە کار و پیشە بەڵام من دڵنیام تۆکەت ئەو کارانە ناکەی بۆ هیواداری لەو ڕەسەنایەتی لای یەکێک لەو مشکلانەی کە ئەمڕۆ ڕووی کردوتە خەیاتەکان شەرواڵەکەیەتی چۆن تۆ ناتوانانی بەخواستی خۆ شەرواڵ بدووری ئێستا شەرواڵ یەک جۆر نییە وەکو مەنتیقا ئاگۆڕێت ئەجینا وەکو شەرواڵی ڕەسەنی کۆنی سلێمانی و هەورامان و ڕۆژ هەڵات و ئەمانە شەرواڵێکی کەشخەی فراوانی مڕیح بەڵام ئێستا نا بەڕاستی ئێستا شەرواڵ تۆ ناتوانێت بۆکو پێموتی بەخواستی خۆ تۆ دەیت حەزەکەی شەرواڵەکە تەسیگێت خواستی مشتری ئەبێت تۆ بەگوێشی بکەیت ڕاستچکا بەگوێی ناکەی خراپە بۆ بازارەکەت و بوتکانەکە جا تۆ دوور دانیشتووی من وردەکاری ئەمەم لێوە دیارە سەرکۆ ئەمەنە بە وردی هەموو ئەمانە بەڕێز تەقەڵی لێداوە ئەمەنە
هەمووە بە بەخوا ئاملانێ نزیکی 20-25 ڕیز بەستە قەڵی وردە لێداوە بەڵام دیاریژ نییە هەر کردوتە بە نەخش ئەمانەی ئەم وردەکاریانە ئەسڵەن ئەمە چۆن ئەوە ڕق و ئەها ئەوەوەستا ئەم وردەکاریانە خۆی چۆنە چەنە کاتە لێبە وە چەنە جلەکە جوانترەکە جوانە وەکو ئەو تەقەڵانی کە لێراوە ئێستا بۆ نمونە لە مرادخانی لە نێچیری لەو هەر ڕانک و چۆغەش ڕانک و چۆغە ئاسایەکە پێشەکە ئەچندرێتەوانێ ئەمە بۆ چییە؟ بۆ ئەوەی بەشتن تێک نەچێ ئەمە بە لەزگە نایکەیت ئەو لەزگەی لە ناویەوە بەڵام تۆ ئەوەندە تەقەڵی بەسەرەوەیە حکمی لەزگەکەی مرانووە ئەگەر بێت و هەڵبۆشێتەوە یان بەشتنێک تێک بچێت ئەمە نایڵێ چۆکە دیقەت بێ لێرە ئەمە دیار نییە وردەکارەکەی ئەوە دیار نییە ئەوەن لەوە تەقەڵەکەی برترە هی ملیبانەکە ئەم پێشە بە هەمانشەوە ئەوەندە تەقەڵی لێراوە ناچێتەوەی بە شتنێک تێک بچێت هەر بۆ شێوانی وەستانەکەشی جوانە زۆر جار لەگەڵ مشتەرەکان ئەیکەمە سوعبەت ئەڵم بڕۆ زەمانی 1000 کیلۆمەتر بواکەم تەڵان ئەڵم بە پێ نەک بە سەیارە لەبەرەوەی چکە ئەوە نابێت وا خێرات تێک بچێت وەکو شتنەکەی چۆنە دەستوری تایبەتی هەیە خۆی بدرێ بە دەرەوە باشتر باشە خۆی وەکو شتن حتا حکمی قماش تا ئێستا لە وڵاتی خۆمانە فێری ئەوە نەبوون ئەم جۆرەشتنەکە لە یەکسەر غەسا لەو فەرم و شامپۆکەوە نە قماشمان هەیە تەنها بێ بەس بە ئاوی گەرم شۆرێت تەنها بە ئاوی گەرم شۆرێت هەیە نابێت تایتی بۆ بەکاربێنی بەڵام لای خۆمان بەڕاستی یەشتر ماهومانە بگەینە ناو ئەو قەنەعەتەی کە جۆری شۆردنەکە ئەو مادەی کە بەکاری ئەهێنین لە شۆردنە بەکار بیدۆزینەوە چکە زۆر گرنگە ڕنگ و جوانی و جەوهەری ئەو قماشەش ناکوژێت باشە زۆر جار پیاوان مشکلێومانەیە مامە ساڵین جلە کوردیەکەمان زوو شانی داکەوێت ئەمە بۆچی قماشەکەی خراپە یان خوشیوازی دووری نەکەی جوانە قماش ئێمە زۆر من مشتریم هەبووە 2014 بۆ قاتم بۆ درووە ناوی قماش شۆشەکان ناهێنین چکاتێتە حاڵەتی وەصف و ڕیکلامەوانەیە دەستیان خۆش دەستیان خۆش بێ قماشی هێناوە 2014 قاتم بۆ درووە ساڵی پار پێش ڕەمەزان هاتووەوانێ قماشی هێناوە تێ قماشەتمە بە عملیەوە نایە بیکە بە شتێکی سادە بە عملی ئەو جۆرە دوورینە نایە بۆچی ئەخی کورە من چم لای فڵان کەس ئەنەوە 5,000 لێسان و قماشەکە وتم قاتەکەتی چی لێ هاتووە چی نەخێر ئێستش وەکو خۆیەتی یعنی یەکەم شت کە زۆر گرنگە کوالێتی قماشەکەتە ئەنجاکە دوایەوە ئوتوکردنیش ئێمە لە ئوتوکردنە ئاگادار نین 90% قماش ئەبێ چۆن لە کەویەکانە ژێری نەکە پارچێ قماشی پێە بەسەر خامێکی سپی بۆچیە بۆی ڕەوعی ئەو قماشە نەکوژێت بریکەی پێنەداتواتە نەیسووتێنێ بەڵام لە لای خۆمان وتوێکی 15,000 تۆ بەکارێنی بۆ قماشێک ئەگەر قماشەکەیش و کەتانی ڕوود بێ لۆکەی ڕوود بێ ئیبادەیەکات ئەگەر ئەوەش بەکارهێنی وەکو جەنابەت فەرموویە خام بەسەریابە جوانترە و ئەو شکاندن و ئەوەش تێک نادا یەک شتی کەش هەیە لە قەدیما زۆر ئوتو نەبووە ئەگەر چی پرسیار لە کەسە ئەوانەی کە زۆر ملتەزمن یان شیکن زۆر لەگەڵ جلوبەرگی خۆیانە کۆنتاکتی تایبەتیان هەیە ئەگە دایکی شت بێتی بۆ یان خۆی بیان کەسێ لە کاتی شتنا دوایی نەهاتووە بە شێوازێک هەڵخستنەکەی وابێت ئەم قماشە تێک بە گوشین نەبوو هیچی نەکردووە بە ئاوەکەوە خەڵی واسیوە ڕێک ئەستان ئەچێتە حاڵەتی ئوتوکردنەوە بۆت بەڵێ تۆ وردەوە دەماوە پیا دێتە خوارەوە بەڕێکی ێنێتە خوارە بەس ئەمانە ئێستا تۆزێکم باش ئەگە بە وردی لەبارەی پشتێنیشەوە نەخشەکەی و ڕەنگەکەی و چۆن لەگەڵ قاتەکە ڕێکی بخێ پێمان بڵێ جوانە پشتێن زۆر گرنگە ینی بەڕاستی یەکێک لەو شتانەی کە زۆر ئیتیمامی پێدێت ئێستا و لە ئەمڕۆیە پشتێنە ئەم پشتێنە ئەگەر لەگەڵ ستایلی کراسەکەت و زۆری قاتەکەت تێکەڵ نەکەیت یعنی غەریبە بێ بەسەر هەر خەیاتەکە کە ئەی بینێت ینی باوەڕکە بێتاقە دەبێت چکە ئیشەکەی ئەو تێکە دێت چکە پشتێن زۆر گرنگە جوانترین ئیشەکەی تۆ ئەیکەیت پشتێنەکە دەوە نەبێت هیچ نییە
یاخوا دەست خۆش بێ هەر لەش ساغ بن بە هیوای ئەوەی کە هەمیشە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە لە سەرەتاوتی خەڵک خواستێکی زۆری لەسرە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە ئێوەی بەرگتر و ئابە و سێ قەومەتمانەیە و بتوانن کار بۆ پیشەکەی خۆتان بکەن هەتا ئیشەکەت پاک بێ خەڵک زیاتر ڕووسەکە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونی کەمڕۆ کۆمەڵێک زانیاری دادێن لەسەر و جلانی دەستە هەمولایەک سەرکەوتوو بن من ئەگەر پێتان خۆش بێ حەزەکەم یەکشت ئەوەی کە بۆ ڕۆژ ئاوا کە هەیە بکرێ بە ترێنت کەسێکی گەورە کە ئاوای کرد ئەمە زۆر گرنگە چکە ڕۆژ ئاوا لە ئێستا پێویستی بە هەمومانە بەڕاستی پێویستی بە هەمومان بەدڵنیایی دەستەکان سپاس بۆ